هونەرمەندی خۆشەویست نەریمان بابان چەند ڕۆژێکە سەرقاڵی ئامادەکاریە بۆ سازکردنی کۆنسرتێک لە شاری سلێمانی. کۆنسرتەکەی بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت و نزیکەی 5,000 لە هەوادارەکانی لە کۆنسرتەکەیدا ئامادا بن و هاوکارانم چەندی منێکیان تۆمار کردووە لەگەڵ ئەم هونەرمەندە خۆشەویستە کە باز لەواکات و باز لە ئامادەکاریەکانەکات بۆ سازکردنی کۆنسرتەکەی و لە دیمونەکان بینین کە زۆر باش خۆی پێچاوەتەوە بۆ ئەوەی کە سەرمای نەبێ بۆی بتوانێت چەند بەرهەمێکی زۆر تایبەت پێشکەش بە هەوادارەکانی بکات. سبەینێ کۆنسرتەکە سەعات 5 لە تەلاری هونەر دەست پێ دەکات. داگرم دل خوشا بی وتی فرمیسکی سلااو ئێستێمە لە تەلاری هونەری شاری سلێمانی لێرە ئامادەکاریەکان لە دوای قۆناغەکانی خۆیداهات. کاک نەریمان لێرەیە. کاک نەریمان سلااو لەبێت. سلااو لە ئێوەش بەخێر بێن سەرچاوی من هاتن. جێستێکی ئامادەکاریەکان بەرەو کۆتایی دەڕوات و دوای چەند ساعاتێکی تر بە بینەرەکان و بە هەوادارەکانی خۆت شاد دەبیتەوە. بۆ هەموو هونەرمەندێک هەستێکی خۆشە کە ئەو پێشوازیە جوانە ئابینێ لە هەوادارەکانی. منیش هەوڵەیەم یعنی دڵیان ڕاگرم بەپێی توانە پێشێکی ببورن بۆ کڵاوە وڵە زۆر ساردە نیش قژم پێخۆنی نامەوێت سەرمان بێ. هەستێکی خۆشە بێگومان بۆ هەموو هونەرمەندێک ئەو هەستا خۆشیەک و گڕوتینێکی تایبەتەیەاتێ. هەندێک لە هەواداران و بینەرەکانی خۆت گرەی ئەویان هەبوو کە دەرچی بلیتەکان گرانە. ئەمە هیچ ڕاست و دروستێکی هەیە؟ هەموو جارێ باسیەوەکەین ئێمە کە بلی دروستەکرێ نرخەکەی لەسرە، یعنی نرخەکەی لەسەر نووسراوە. گوناحی ئێمە نییە کەسانێک بە گرانەی کردنەوە. لەوە زیاتر چی بکەین کە ئەیکەین بە 3 ڕۆژ کە لە توانای هەمومان ئەبات بەس بۆ ئەوەی دڵی زۆرترین کەس ڕازیکەین. هۆڵەکەمان نەبینن هۆڵەکە ئەو گەورەیە نییە بەڕاستی، بەڵام ئەوەی لە توانای ئێمە بێ بلیتە خەینە بازارەوە نرخەکەی لەسەردا ئەنین پلاوێکینەوە. بەڵام لە هەموو دنیا ئەمە هەیە، بە تایبەتی لە دەرەوەی وڵات لە یاری تۆپی پێکان خەڵکانێک بلیتەکردنەوە دوایی دای ئەنێن بە گرانی فرۆشتەوە. من هیوادارم کەس ئەو شتە نەکات کای بلیت بە گران مەکردنەوە. ئەم کۆنسێرتە نا کۆنسێرتێکی تر کۆنسێرتێک تر ئەو کاتە ئێوەش کە بە گران نایکردنەوە ئەو کەسەش ناچێ بیکڕێت و بە گران بیفرۆشێتەوەوان. کات نەریمان پێمان بڵێ وەکو دەزانین کە 2 ساڵ جارێک نەریمان بابان کۆنسرتێک بۆ هەوادارانی ساز دەکات. کۆنسرتەکانی شەپی بگیریتێکی هاوکاری تۆ؟ وڵی وەکەوەی بێنن ئەمە سپۆنسەرمان نییە، بێ لە کورسات کە سپۆنسەری میدیاییمانە بە زۆک و ئەرکی مادی دەنگ و ڕەنگ و ژەنیار و هەموو ئەو شتانە ئەکەوێتە سەر ئەستۆی خۆم. پێم ناخۆش نییە کەوایە یعنی قەیچێکە، بەڵام خۆ ئەگەر سپۆنسەریشمان هەبوایە باشتر بوو. ئەرکێکی من کەمترە بووانێ ئەو ویلاکێ زۆرە نابوو، بەڵام خۆمەیکەم وەکوتم کورسات دایمە لەگەڵمانایە و کوردیشگار دیش دایمە هۆڵەکەمان بۆ پارێزێ و ناوەکانی تریش ئەوانەی کە پرگیریان کردوین لەسەر ستێج دوای ناویان هێنین سپاسیانەکەی. بەڵێ ئەوەی تایبەتمەندیە لە کۆنسرتەکانی نەریمان بابانە هەر کۆنسرتە و ناوێکی تایبەت بەخۆیە. بۆچی تەری بە هەڵبژار بۆم کۆنسرتە؟ حەزەکەم کە ئاڵێم هەر 2 ساڵ جارێک یا 4 ساڵ جارێک من ئەوەستم چەند ساڵێک و اینجا کۆنسرتێکەکەم هیچ تر ناکەم دوایەوە. حەزەکەم ناوی کێ بێ بۆ یادگاری خۆم بمێنێتەوە. ئەم جارە بیرم لێ کردەوە تەریب ئەم هەڵبژار تەریب ئەو دوو هێڵەیە کە هەمیشە بە تەنیشتێکەوەن بەڵام هەرگیزیش بەیەک ناگەن. لەوانەیە بۆ بیرکردنەوەیم هەبوو بیک. بەڵێ پێمان بڵێ وەکو باسم کرد هەرجار و ناوێکی کۆنسرتەکانی لە کۆنسرتەکانیشە بەردەوام سپرایزێکی هەیە بۆ ئەو هەوادارانەی کێنەنێ و هۆڵەکەوانە بۆ بەیانی سپرایزەکە بۆ هەوادارەکانە چی لەنێو تەلاری هونەرە؟ هەمیشە هەمان بووە. ئەم جارە هەوڵماننا سپرایزەکەمان فەرقی هەبێ بەس باسی ناکەین. بۆ من یەکەم جارە ئەوەکەین هیوادارم هەوادارەکان پێیان خۆش بێ سپرایسی وایانەکەی. زۆر سپاس نامانێت زۆر لە کاتی بەڕێز هونەرمەند نەریمان بابان بگرین چونکە ئێستا سەرقاڵی ئامادەکاری و دوایین ڕاهێنانەکان بۆ کۆنسرتەکە و لە کەشێکی ساردا بێ بوومان زۆر ساردە
من زۆر سپاسیەوەکەم جارێکتر بە خێر بێن ئەزیێتان کێشە زۆر. سەرچاوی من هاتن زۆر سپاسیەوە. لە 3 ڕۆژی کۆنسرتی هونەرمەند نەریمان بابان نزیکی 5,000 هەواداران و هونەرمەندا ئامادەکرێەوە چاوەڕوان دەکرێت یەکێک بێ لە کۆنسرتە گەورە و باشەکانی سەڵ.